روڤیا نزیکی 10 ساله بویه ناحیه لی هشتا خانی و دکانین روڤیا نهاتینه تاپوکرن. اوه ایکی جی دلگرانی لجم ولاتیان پیدا کریه و دبیجن بسدما تاپو نکرنا زوی و خانی و دکانین وان لدم کرین و فروتنه آریشه بوان درست دبید. زیاتر 1000 مال زیاتر ناحیه روڤیا هیا و داواکاری لحکومت هرم کردستان او خانیه بما تاپو بکریتن لبر هندک گرفت و آریشه او خانیه لوانه هندک صاحب مالکه حوشکه بفروشیتن لبر هندک گرفت کو تاپو نکرای او حوشکه لناحیه روڤیا به هرزاین دچیتن و او خانیه بکری بیت تاپو کردن بما زور باشه. پێشستا ڕوویە مقاتعەک لە سەردە 82 ڕوویە بیستەبیتە 3 سەنەت مەزرعەیەکەیە و ئەوەی کە حەل کریایە لەگەڵ عاردێمایی یەک لەسەر 11 یەک لەسەر 12 یەک لەسەر 13 خەلکانێک مستەفیدن خەلکانێک هیچ مستەفید نینە دەبیت یەکسانی کە بیدەوانەیە مستەفید نەبینە هیچ لە ملکەکانیان نێتە خوارێت چونکە ئەوەی حەل کریایە لە خاوەن پشکەکان هەمی دێتە خوارێ ئێستا دەبیت ئەوەی هیچ مستەفید نەبیە هیچ لەوی کەم نەکرێتەوە ئەوانەی مستەفید بینە لە حسەیەوان بێتە خوارێ. هەرچەندە باژێڕوانیە ڕۆڤیا بەردەوام دەهەوڵدایە داکو ئەڤ ئاریشەیە چارەسەر بیت لێ هەتانەها بزاڤێن وان ئەو بوویە کو سێ تاغ بکەنە سەرناوێ باژێڕوانیە. ئەمنوکە بەردەوام کار لەسەر ئەوەی دەکەن کە کوژاندنی بکەن بۆ هەردەکان بێتە سەر ناوە شارەوانی هەروەها نووسرامەندایتە ڕێوەبەریە نەخشەدانان ئاوادانی دەهۆک بۆ دروستکردنە نەخشەکردی داکو کاری تاپۆکردنی ئەنجام بدەین بە خۆشحالیوەش بڕیارێکی تایبەت هەیە بۆ ناحیەکان و شارەوانەکانی نو پێدەکەن قانونی سی بەپێی ئەو بڕیارە خانەکان تاپۆ دەکرێن هەر کاتێ نەخشەی بنەڕەت ڕوونکەری بە کۆتایی هات. ڕۆڤیا سەر بە قەزا بەردەڕەشە و لە ساڵا 2007 بوویە ناحیە و دنەهادا پتری 2000 خانی لە ناحیە هەیە و باژێڕوانیژی دەبێژە دداهاتیدا بزاوێ دکەن کو ئەو هەمی خانی و دکان بکەونە سەرناوێ باژێڕوانیە و بهێنە تاپۆکرێن. تایف گۆران NRT ناحیە ڕۆڤیا.